ئازانی کورسانی و سڵاوتان لەبێت هەشتی مارس و ڕۆژی جیهانی ژنان لە خۆمان و تەواوی ژنان پیرۆز دەکەین لە هەموو ئەو ژنانەی کە سەرباری قورسیەکانی ژیان و عرف و عادەتی کۆمەڵگا و بارگرانیەکانی خێزان بەڵام هێشتا لەسەر پێی خۆیان وەستاون و کار دەکەن و دایکێکی باش هاوسەرێکی باش خێزان ماڵ و منداڵ لە هەمان کاتیشدا کار و ئەرکی دەرەوە و هەموو ئەو بەرپرسیارانە لە ئەستۆ دەگرن. بەسپاسەوە دەستگای میدیایی کورسات ئەم ئێوارەیە بۆ پێشکەشکردنی بەنامی پانۆراما داوایان لە من کرد لە بری هاوکارەکانم بۆ ئەم یادا بەنامی پانۆراما پێشکەشکەم بۆی لەگەڵتان دەبین لەگەڵ کۆمەڵێک میوانی تایبەت و لەسەر ڕۆڵی ژنان لە بوارە جیاجاکانی کیانی سیاسی و سەربازی و هەموو لایەنەکانی ترکە ژن ڕۆڵی سەرەکی دەبینێتیایدا گفتوگۆ دەکەین. ئەو میوانانەیە ئەم شەو لەگەڵ ئێمە ئامادەیان دەبێ بەڕێز بێگرد تاڵەبانی وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم بەڕێزیان بە سپاسەوە لە ڕێگەی ستریمەوە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیان دەبێ. ڕابیحە حەمەد ئەنجامی سەرکردایەتی یەکێتی بەڕێزیشیان بە سپاسەوە لە بەغدادەوە لەگەڵمان ئامادەیان دەبێت. دکتۆر مەهاباد کامیل سەرۆکی زانکۆی هەڵەبجە بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە بە سپاسەوە ئامادەن. ئەمید ڕێزان ڕەشید فەرج سەرپەرشتیاری فەوجی ژنان بەڕێزیشیان لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیان هەیە زۆر بەخێر بێن. بێگرد خان دەمەوێت سەرەتا بێمە لای بەڕێستان و سڵاوت لێبێ و هەشتی مارس لە بەڕێزیشتان پیرۆز و دەمەوێت لە پرسیارەوە دەست پێ بکەم. بەڕێستان دایک هاوسەر ژنن و لە مەجالێکی قورسدا کار دەکەن ئێوە وەزیرن ئەمێ پێم بڵێ ئەو بارگرانیانەی کە ڕۆژانە تووشی ئێوە دەبێ ئەو قورسیانی کە لەسەر شانی تۆیە وەکو ژنێک چییە؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ کورسات نیوز سڵاوم هەیە بۆ هەموو ئەو کەسانەی کە ئێستا لە ڕێگەی شاشە جوانەکەی ئێوە دەمان بینن. سڵاو ڕێز و خۆشەویستم بۆ خۆت و بۆ ئەو هەڤاڵانم کە ئێستا لەم بەرنمەیە لەگەڵمان حزوریان هەیە. هەشتی مارس لە هەمووتان پیرۆز دەکەم لە سەرجەم ژنانی جیهان و لە کوردستان بە تایبەتی. بە دڵنیاییەوە پرسیارەکەت پرسیارێک کە دەکرێت بڵێم نەک تەنها بۆ من بەڵکو بۆ هەموو ژنێک کە دایکە هاوسەرە و لە هەمان کاتدا لە پۆستێکی باڵادا کار دەکات. ئەرکەکان زۆر قورسن بەڵام لەگەڵ ئەوەشدا من پێم وایە ژن وەک تاکێک لە ناو کۆمەڵگادا بەبێ جیاوازی کە ینی بڵێن جیاوازی هەبێ لە تواناکانیدا لەگەڵ ڕەگەزی بەرامبەر زۆر بەباشی دەتوانێت کارەکانی خۆی ڕایی بکە. دیارە منیش وەکو ژنێک کە ئێستا وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوەم و لە هەمان کاتدا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانم حتمما ینی ئەو قۆناغانی کە لە ژیانی خۆمدا بڕیومە سەخت بوون و ڕێگاکان گوڵڕێژ نەبوون بەڵام پاڵپشتی خێزانەکەم و بە تایبەتی هاوسەرەکەم و منداڵەکانم هۆکارێکی سەرەکی بوونە بۆ ئەوەی کە من بتوانم لەسەر پێیەکانی خۆم بوەستم و بتوانم ممارەسی ئەو دەسەڵاتانە بکەم کە لە کار و وەزیفەکەی خۆمدا پێویستن. بۆیە بە دڵنیاییەوە وەک ژنێک من هەم ئەرکی دایکایەتی خۆم جێبەجێ دەکەم ڕۆژانە هەم ئەرکی ماڵ و بەڕێوەبردننی ماڵەوە جێبەجێ دەکەم و هەم ئەرکە وەزیفیەکەشم کە سوپاس بۆ خوای گەورە تا ڕادێکی باش توانیومە لە کارەکەمدا سەرکەوتوو بم هەرچەندە ناکرێت خۆمان تەقیمی خۆمان بکەین من ناتوانم بۆ خۆم تەقیمی خۆم بکەم بەڵام من پێم وایە لە هەموو ئەو ئاستنگ و گرفتانەی کە هاتۆتە بەردەمم بە بڕوابوون بە توانای تەواوەتی خۆم وەکو ژنێک توانیومە ئاستەنگەکان تێبپەڕێنم و لە هەمان کاتیشدا لە ئیدارەدانی وەزارەتەکەی خۆم و لە کارکردن لە پێناوی خزمەتی گشتی هاوڵاتیاندا باڵانسێکی تەواوەتی ڕابگرم لە نێوان کارەکانم وەکو دایکێک وەکو هاوسەرێک وەکو ژنێک لە ماڵەوە لەگەڵ بواری وەزیفیەکەمدا. بێگەرد خان باس لەوە کرد لەگەڵ هەموو ئەو ئاسەنگانەی کە هاتۆتە پێشت ئەتوانی باسێکی ئەو ئاسەنگیانم بۆ بکەی کامانن ئەو ئاسەنگیانەی کە لە وڵاتێکی وەکو ئێمەدا لە بەردەم ژندا دروست ئەبێ بە تایبەت بۆ ئەوەی کا بتوانێت کار بکە یاخود کاتێک ژنێک دەیەوێت لەسەر پێی خۆی بۆ سێ و کار بکە ئەو ئاستەنگیانە چین کە بۆی دروست دەبێت. بە دڵنیاییەوە خۆی هەشتی مارس ئەگەر ئێمە تەحلیلێکی وردی بۆ بکەین و بگەڕێینەوە بۆ تاریخ ئەو ڕۆژەیە کە تێیدا ژنان لە پێناوی نان و ئازادیدا و لە پێناوی هێنانەکایی دادپەروەریدا خەباتیان کرد و قوربانیان داوە
کۆمەڵگەی ئێمەش یەکێکە لەو کۆمەلگانەی کە خۆتان دەزانن لەوانەیە لە ڕابردوودا باوەڕ بە تواناکانی ژن لە ئاستێکدا بوو بێ کە لە جێگەی تمۆحی ژن نەبوو بێ ئەو درگانەی کە ئێستا واڵان بۆ هاتنە پێشی ژن و بۆ ممارەسەکردنی دەسەڵات و بۆ ئازادیەکان لەو کاتەدا وەکو پێویست نەبوو بێ بۆیە منیش وەکو هەر ژنێکی تر لەناو ئەو کۆمەلگایەدا کە کارم کردووە بە دڵنیاییەوە ئاستەنگەکان لە بەرمدا بوونیان هەبووە چ لە ناو خودی خێزانەکەی خۆم چ لە ناو بنەماڵەکەم چ لە ناو کۆمەلگاکەمدا بۆیە لە ڕاستیدا دەکرێت بڵێم ئەو ئاستەنگانە هۆکارێک بوون بۆ ئەوەی کە من بتوانم توانای لێوەربگرم بەڕاستی چونکە قەنەعەتم وا بووە لە یەکەم ڕۆژی کارکردنم چ لە ناو حزبێکی سیاسی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە چ لە ناو ڕێکخراوەکاندا وەکو خوێندکارێک کە ئەو کاتە خوێندکار بوومە و دواتر لە ناو ڕێکخراوی ژناندا و دواتریش لە کاری پەرلەمانی و لە ئێستاشدا کە وەزیرم و لەو ئاستانەی کە بڕیومە بە دڵنیاییەوە ڕوبەڕووی گرفت و کێشە بوومەتەوە بە حکمی ئەوەی کە خۆتان دەزانن لە مجتەمەعی ئێمەدا کارکردنی ژن لە ناو حیزبە سیاسیەکاندا لەو ئانوساتانەی کە من دەستم بەکار کردووە زۆر زەحمەت بوو دەگمەن بوون ئەو خاتونانەی کە دەیانتوانی لە ناو حیزبە سیاسیەکاندا کار بکەن و دواتریش بەڕاستی سەرەڕای ئیسپاتکردنی توانای خۆم وەکو ژنێک لە ناو چ حزبەکەی خۆمدا یاخود لەناو ئەو مجتەمەعی کە کارم تێدا کردووە و منتەڵەقی باوەڕبوونی بڵێن بڕیار بەدەستان لەو سات و کاتانەدا بۆ پاڵپشتیکردنی ژنان لەوانەیە وەکو ئێستا نەبوو بێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە توانیمان بەڕاستی ئاستەنگەکان ببڕین بەڵام ئەوەی کە بۆ من مای خۆشحاڵی بوو من وەکو ژنێک بەڕاستی هەر لە سەرەتاوە قەنەعەتم بەوە هەبووە هەر کاتێک ژن توانی ببێتە خاوەنی ئابوووریەکی تایبەتی خۆی و داهاتێکی تایبەتی خۆی هەبێ ئەو کاتە دەتوانێت خاوەنی بڕیاری سربەخۆی خۆشی بێ بۆیە جەنگان لە پێناوی ئەم ئامانجەدا نەک بۆ من بەڵکو بۆ هەموو ژنێک یەکێکە لە ڕێگا دروستەکان بەوەی کە بتوانێ خەبات بکە لە پێناوی بەدیهێنانی ئەو ئامانجەی کە هەیەی وە لە هەمان کاتیشدا وەکو وتم ئابووری سربەخۆ هۆکارە بۆ دەسەڵاتی تەواوەتی ژن و لە هەمان کاتیشدا ڕێگە پیشاندەرە بۆ ئەوەی کە بتوانین هەموو ئەو ئاستەنگانە تێپەڕێنین تاوەکو بگەین بۆ ئامانجانەی کە لە ژیانی سیاسی خۆمان یاخود لە کاری ئیداری خۆماندا دیاریمان کردو. بێگەرخان ئەگە من پرسیارەوە لە بەڕێستان لەگەڵ ئەوەی تۆ بەڕێستان وەک ژنێک وەزیرن ئەکرێت پێم بڵێ چ جیاوازیەکی هەیە ئەگەر لە وەزارەتێکا وەزیرەکەی پیاو بێت یان ژن هیچ جیاوازیەک دروستەکە؟ لە ڕاستیدا من پێم وایە وەکو وتم ژن پێویستی بەوەیە کە بوونی خۆی بسەلمێنێ لە ڕووی ئەو توانایی کە هەیەی بۆ ئیدارەدانی ئەو مؤسسەیە کە کاری تێدا دەکا من پێم وایە جیاوازی لە نێوان من و پیاوێکدا نیە من هەتا ئێستا کە لەم کابینەیە ممارەسەی دەسەڵاتی وەزیرم کردووە هەرگیز هەستم نەکردووە ینی هەستم بە کەمی خۆم نەکردووە لە چاو پیاوەکان کە وەزیرن وەکو من بگرە زۆر جار لەوانەیە من پێم وایە زۆر سەریحتر و زۆر بەجەرائەتریش چ لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران و چ لە ناو وەزارەتەکەی خۆمدا بڕیارم داوە و بەرهەڵستی هەموو ئەو ئاستەنگانم کردووە کە هاتۆتە بەردەمم و من دەمەوێت یەک نمونەتان بۆ بێنمەوە کاتی خۆی کە دەستم بەکار کرد لە وەزارەت لە سەرەتادا بەشێک لە بەڕێوەبەرە گشتیەکانم کە زۆرینەیان پیاو بوون بەڵام ئێستا وەزارەتەکەم دەکرێت بڵێم ڕێژەیەکی زۆر سپاس بۆخوا ژنی تێدایە یەکێک لە بەڕێوەبەرە گشتیەکان هاتە لام پێیوتم وتی لە ڕاستیدا کشت و کاڵ لە ڕابردوودا بۆ خۆی یەکێک بوو لە وەزارەتانەی کە هیچ گرنگی و تایبەتمەندێکی نەبووە کاتێک تۆ بووی بە وەزیر من ترسی ئەوەم هەبوو کە ئەوەندەی دیکە وەزارەتەکە تەحتیم بێ بەڵام ئێستا شانازی دەکەم کە لەگەڵ ژنێکدا کار دەکەم توانی گۆڕانکاریەکی گەورە لە جەوهەری کارکردنی وەزارەتی کشت و کاڵدا بێنێتە ئاراوە کە من لێرەوە سپاسی ئەو بەڕێوەبەرە گشتیم دەکەم کە ئێستا لەگەڵم نەماوە لە وەزارەت بەڵام ئەمە یەکێک بوو لەو خاڵانەی کە بۆ من نقطەی قووەت بوو بە تایبەتی کە پیاوەکان لە ژنەکان زیاتر پشتیوانی سەرکەوتن و هەنگاوەکانی من بوونە لە ناو وەزارەتەکەم کە سوپاسی ئەو خاتونانەش دەکەم کە ئێستا لەگەڵ من لە وەزارەتدا بۆیە من پێم وایە ژن ئەگەر خۆی بتوانێ
تواناکانی خۆی ئیسپاتی وجودی تواناکانی خۆی بکە و ممارەسەی دەسەڵاتی خۆی بکە هیچ جیاوازی نییە لەگەڵ ڕەگەزی بەرامبەری و ئەمە ژوا دەکا کە متمانەت بۆ دروست کات چ لەناو ئەو موئەسەسەی کە کاری تێدا دەکەی چ لەناو کۆمەڵگاش چونکە من ئەم قۆناغەشم بڕیوە دوو جار لە بڵێن هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا چوومەتە بەردەمی جەماوەر و لە هەردوو جارەکەیدا بەبێ کۆتا یعنی بەبێ سیستمی کۆتا توانیومە دووەم دەنجی لیستەکەی خۆم بەدەست بهێنم وەکو ژنێک متمانەی خەڵکیش بەدەست کەواتە بێگەرتخان ئەکرێت بپرسین تێڕوانینی خەڵک و تێڕوانینی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی بەرامبەر بە ژن و تواناکانی ژن لە ئێستادا گۆڕاوە؟ سەرڕای بوونی هەموو ئەو هەواڵە ناخۆشانەی کە ڕۆژانە بەرگوێمان دەکەوێت بۆ پێشلکردنی مافەکانی ژن بۆ کۆتایی هێنان بە ژیانی ژن بەڵام من پێم وایە بڵێ تێڕوانینی کۆمەلگە بۆ تواناکانی ژن گۆڕاوە و دەرئەنجامی دوایین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و تەنانەت هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش گەواهیدەری ئەوەن کە بەشێکی زۆری ئەو ژنانەی چوونەتە ناو پەرلەمانەوە وەکو حەقی خۆیان ڕۆیشتون بەبێ سیستمی کۆتا ئەمە ئەوە دەردەخات کە بەڵێ تێڕوانینی کۆمەلگا بۆ تواناکانی ژن گۆڕانکاری گەورەی بەسەردا هاتووە و لە هەمان کاتیشدا ممارەسەکردنی سوڵتەی تەنفیزی یاخود دەسەڵاتی قەزایی لە هەرێمی کوردستاندا کە بەدەیان ژنی لێهاتوو ممارەسەی دەسەڵاتی تێدا دەکا ئەو گەواهیە دەدا کە بەڵێ کۆمەلگەی ئێمە و ناوەندی دەسەڵاتی سیاسی حکومڕانی هەرێمی کوردستان دەبێت اعتراف بەوەکە کە بەڵێ ژنانیش لێ هاتوون و دەتوانن ممارەسەی ئەو پۆستانە بکەن کە پێیان دەدرێت. بەڵێ بێگەرخان من زۆر لە کاتت ناگرم بەهۆی سەرقاڵیتەوە ناتوانانی لەگەڵمان بەردەوام بی بەڵام وەکو کۆتا پرسیار ڕێنمایی ئێوە بۆ هاوڕێگەزەکانی خۆتان بۆ ژنان لە هەرێمی کوردستان بە تایبەتی چییە بۆ ئەوەی کە کاتێکە حەزێک خولیایەک توانایەکیان هەیە بتوانن پەرەی پێ بدەن و لە مەجالەکەی خۆیانە سەرکەوتوو بن؟ من پێم وایە هەموو ژنێک لە هەرێمی کوردستاندا ئەگەر ئەو ئامانجەی کە هەیەی ئەگەر لە پێناویدا تێبکۆشێت دەتوانێت بەدی بهێنێ بۆیە داواکارم لە هەموو ئەو خاتونە ئازیزانەی کە ئێستا گوێیان لە دەنجی ئێمەیە و ئەم بەرنامە جوانە دەبینن لە ڕاستیدا لە پێناوی هاتنە کایەی ینی بڵێن ئەو خواستەی کە هەیەی خەبات بکە و لە هەمان کاتیشدا باوەڕی بە تواناکانی خۆی هەبێ و ئاستەنگەکانی بەردەمی خۆی تێک بشکێنێ و دڵنیام کەش و هەواکان وردە وردە لە جاران بەرەو باشتر دەچن بۆ ئەوەی کە لە ئاستی نێودەوڵەتی و لە ئاستی نێوخۆی و حتا حیزبە سیاسیەکان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە پێناوی ئەوەی کە بتوانن ڕووکارێکی جوانی سیاسی و حکومڕانی و ئیداری پێشانی ئاستی نێودەوڵەتی بدەن کە ئێمە دەزانین مافەکانی ژنان لە ئاستی نێودەوڵەتیدا تا ڕادیەکی باش بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیوە ئەمانیش دەبێت پاڵپشتی تواناکانی ژن بکەن بۆیە من پێم وایە شەرمکردن لە دەرنەخستنی تواناکان هۆکارێکی ئەساسی دەبێت بۆ ئەوەی کە تۆ نەتوانی ممارەسەی ئامانجەکانی خۆت بکەیت بۆیە پێویست ناکە ئێمە شەرم لە بوونی خۆمان وەکو ڕەگەزی مێ بکەین و لە دەرخستنی ئەو توانایانە بکەین کە هەمانە و ڕکابەری بکەین لەسەر ئەو خواستانەی کە هەمانە و لەسەر ئەو پۆستانەی کە لە هەرێمی کوردستاندا لە هەرموو سێکتەرەکان چ سیاسی بێت چ ئیداری بێت چ قەزایی بێ و چ کاری پەرلەمانی بێ بچینە ناو ڕکابەریەکانەوە من دڵنیام ژنان دەتوانن نمونەیەکی جوانی دەسەڵات و حکومڕانی و بە ئامانجگەیشتنی خواستەکانیان بەدی بهێنن. دەستان خۆش بێت بێگەر تاڵەبانی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم بەسپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیتان هەبوو سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. وەڵای عزیزان لەگەڵتان بەرداوامە بین ئەچینە بەغداد. ڕابیحە خان سڵاوت لێبێ بەڕێستان لە شاری بەغدادن ڕەنگە دووجار قورسایی و بارگرانیەکە لەسەر شانی ئێوە زیاتر بێت کە لەو شارەدا و لەگەڵ کێشمەکێشم و ململانی سیاسیدا ئێوە وەکو ژنێک لەوێ کار دەکەن. باسی ئەو ئاستەنگیانە بۆ بکە کە هاتۆتە بەردەمی ئێوە وەک ژنێک و چۆن توانیوتانە تێیپەڕێنن. سڵاو لە ئێوە، سڵاو لە میوانە بەڕێزەکان و لە بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات و هەشتی مارس لە ئێوە و میوانەکان و سەرجەم ژنانی جیهان پیرۆز بێ بە تایبەتی ئەو ژنانەی کە
ماندوون و ئەو ژنانەی کە لە خەبات و قوربانیدان لە پێشنگدا بوون و بە تایبەتی جەژنەکانی ئازار و نەورۆزیش لە سەر جەمگەلی کوردستان پیرۆز بێ. 8 مارس پیرۆز دەکەم بە تایبەتی لە ژنانی کوردستان کە بە تایبەتی لە ڕۆژە سەختەکانی ڕوبەڕووبوونەوەی ڕژێمی بەعەز قوربانی زۆریاندا کە ئەوان وەکو پێشمەرگەیەکی پشتپەردە کە ئەو کاتە لەوانەیە ژمارەیەکی کەم لە ژنان چەکیان بەشان بووە لە ڕێگەی خەباشان بەشانی هاوسەر و براو باوچیان، بەڵام ژمارەی زۆریشی کە لە ماڵەکانە لە خەباتی نهێنی لە زیندانەکاندا خەباتیان کردەوە و پاڵپشتی پیاوەکان بووینە کە توانیان ئەو سەرکەوتنە مەزنە بەدەست بێنن و لە سەرەتای ڕاپەڕینیشەوە بە جۆش و خڕێشێکی زۆرەوە لەگەڵ باوک و براو کەس و کاریان ڕژانە سەر شەقامەکان و ڕوبەڕووی ڕژێمی بەعز بوونەوە و پرژانە سەر هێرشیان کردە سەر دەستگاکانی بەعس و توانیان ڕاوە دویان بنێن و کوردستانیان لێ پاک بکەنەوە. پیرۆز بێ لیان. تایبەت بە کارەکەی من لە بەغدا لە ڕاستیدا کە وەک لێ پرسراوی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی 4 دەست بەکار بووم کە دەبێتە 3 ساڵ من لێ پرسراوی مەڵبەندم وەک کە لە بەغدا لەوانەیە دابوونەریتی بەغدا یاخود کۆمەڵگەی بەغدا جیاوازیەکی هەبی لە هەرێمی کوردستان، بەڵام بەڕاستی بە پشتیوانی هەم خێزانەکەم هەم پشتیوانی حیزبەکەشمان یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە تایبەتی سەرۆک مامزەلار سەربەت و گەنجینەیەکی وای بۆ بەجێهێشتوین لە بەغدا، تەنانەت هەر کاتێک خۆمان پێشکەش دەکەین کە ئێمە سەرکردایەتی حیزبێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە مامزەلال ڕێبەرایەتی کردووە، ڕێزێکی تایبەتی هەیە بەڕاستی لە بەغدا و ئەوەی کە لێرە باز دەکرێت هەمیشە ژنانیش و ڕێکخراوەکانی ژنان ئەوە دووبارە دەکەنەوە کە سەرۆک مامزەلال ڕۆڵی باڵای هەبووە لە دەستوری نوێی عێراقا لە کاتی کە ئەو بڕگە تایبەتەی جێ کردوێتەوە کە دەبێ ڕێژەی کۆتای ژنان لە ئەنجومەنە هەڵبژێردراوەکانی عێراقا لە 125 کەمتر نەبێ، واتە بۆی هەیە زیاتریش بێ. ئەمە دەستکەوتێکی گرنگ بوو بۆ ژنان کە ئێستش بە شانازیەوە ئێمە لە حیزبێکە کار دەکەین کە سەرۆک مامزەلال دامەزرێنەر و ڕێبەرایەتی کردووە. بۆیە لەوانەیە لە بەغدا ژیان قوڕز بێ بە تایبەتی بەگشتی کە بەحرێکە لە حیزب ژمارەی زۆر لە حیزب ململانەی سیاسی ڕێکخراوی زۆر تێدایە، زیاتر لە 8 میلیۆن کەس دانیشتوانی بەغدایە، هەموو دام و دەستگاکانی حکوومەت و ڕۆژانە خۆپیشاندان دەکرێت، ڕۆژانە لەوانەیە هەندێک جار هێرش دەکرێتە سەر بارەگا سیاسیەکان، بەڵام وەک ئەوەی ئاماژەم پێکرد یەکێتی نیشتیمانی کوردستان سنگایەکی تایبەتی خۆی هەیە لە بەغدا. بۆیە ئێمەش بەڕاستی ئەو ئاستەنگانەی برێ ڕوبەڕوومان بێتەوە ناکرێت بەهۆی ئەوەی وەکو حیزبێکی کوردستانی کە ئێمە بارەگاکەمان لە بەغدایە یا وەکو ژنێک کە سەرپەرشتی دەکەم ڕوبەڕووی ئاستەنگێکی ئەوە شێوە نابینەوە. لەوانەیە هەندێک جار بۆ ئێمە وەک لێ پرسراوی مەڵبەند کە ئەرکما خەڵک بەسەر بکەمەوە یاخود لە پرسەکاندا بەشداری بم، بەڵام ئەوەشمان تێپەڕاندووە. بەڕاستی ئێمە تا ئێستا لە بەغدا دەچم لە زۆر جار لە پرسەکان لە حوسێنیەکان یاخود لە مزگەوتەکانیشە لەگەڵ پیاوەکان تێدا بەشدار دەبم، بەڵام ئەبینم پیان لەوانەیە لە سەرەتادا تۆزێک سیر دەکەن پیان نامۆبی، بەڵام لە دواییدا زۆر بە گەرمی پێشوازیمان لێ دەکەن و بە ئاسایی وەری دەگرن. ئەوەشمان ئەو سنوورەشمان تێپەڕاند کە ژن بتوانێت بەشدار بێت لە پرسەکان لە شوێنە کۆمەڵایەتەکان یاخود لە بۆنە کۆمەڵایەتەکان شانبەشانی پیاوان. بۆیە دەبێت ئێمە سڵ نەکەینەوە لەوەی کە وەکو ژنێک کە سەرکردە بین یاخود لێپرسراوی ئۆرگانێکی باڵای حزبی بین هەندێک هەنگاو هەیە نینێن. ئەبێ ئێمە ئەوە تێپەڕێنین، نابێ تەنها چاوەڕوانی ئەوە بین کە ئایا کۆمەلگا خوێندنەوەی چی دەبێ یاخود بە شێوازێک سیرمان دەکات. دەستخۆش ئەچمەلای میوانەکانی تبوو دواتر لەگەڵ بەڕێزیشتان بەرداوامە بم. دکتۆر مەهاباد سەرۆکی زانکۆی هەڵەبجەی، زانکۆیەک کە تیایدا خوێندکار کوڕیشی تایە و کچیشی تایە و تێکەڵ و لەگەڵ کۆمەڵێک مامۆستا لە هەردوو ڕەگەس بەڕێستان تەعامل دەکەن. باسی خۆتم بۆ بکە لەو ئیشەدا کە بەڕێستان سەرۆکی زانکۆیەکن، بارگرانیەکانی ئێوە چی بوو؟ سەرەتا پیرۆزبایی لە سەرجەم دایکی شەهیدانەکەین، پیرۆزبایی لە قوربانیانە دەکەین کە لە ڕاستیدا لەم ڕۆژەدا بە جۆرێک لە جۆرەکان لەوانەیە نەیانتوانی بێ لەم ڕۆژەدا
وجودیان هەبێ یاخودبوونیان نەبێت ئێمە وەک ئەزانین سەدەیەکە ژنان خەبات دەکەن بۆ ئەوەی کە ئەو مافە سەرەتاییانەی کە هەر تاکێک ئەیەوێت یاخود هەر ڕێگەزێک ئەویش بەدەستی بێنن بە خۆشحاڵیەوە ئێمە ئێستا ئەتوانین بڵین قۆناغێک لە قۆناغەکانمان تێپەڕانەوە ڕاستە هەمووی نییە بەڵام بەشێکیمان تێپەڕانەوە ئەمە جێ دەستخۆشیە جێ ئەوەیە کە ئێمە بەرەو پێشەوە بڕۆین نەک بگەڕینە دواوە لە ڕاستیدا ئێمە ئاستەنگەکانمان وەکو زانکۆ لە کە سیر دەکەین کە ئەبینین ئەستەنگی من وەکو خۆم لەو کاتەوە دەست پێ دەکات کە سیڤیم پێشکەش کرد بۆ ئەوی ببم بە سەرۆکی زانکۆ چونکە من یەکەم ژن بووم کە پێشکەشی ئەو بکەم کە ببم بە سەرۆکی زانکۆ لە هەرێمی کوردستان و بگرە لە عێراقیشدا کە ئەزمونێکی ئەجگار تازە بوو ئەزمونێک بوو تاقی نەکرا بۆ قورس بوو ئاسان نەبوو هەم لەلایەن خێزانەکەمەوە هەم لەلایەن کۆمەلگاوە هەم لەلایەن بەشێک لەو کەسانەی کە لە دەور و پشتمان بوو متمانەت بەخۆت هەبوو بەڵام من بە متمانەوە کارەکەم کرد چوومە پێشەوە ئەوەی کە لە لای خۆم بوو زۆر بەڕێک و پێکی ڕۆشتە پێشەوە ئەوانشی کە لە دەور و پشتم بوون دواتر قەناعەتیان بەوە کرد کە مادام خۆم بڕیاری ئەوەم داوە دەتوانم بێگومان هەمیشە من ئەو قسەی هەواڵ مامجەلال لە یادمە کە دەیوت ئێوە ژنان خۆتان هەوڵ بن ئێمەش پاڵپشتانین ئەم قسەیە بە ڕێزکا قوبادیش هەموو جارێ هەمیشە دووبارەی دەکاتەوە ئێمە لەسەر ئەو بنەمایە ڕاهاتوین کە خۆمان متمانەمان بە خۆمان هەبێت و خۆمان هەوڵ بین و بۆ ئەوەی ئەوانیش بە جۆرێک لە جۆرەکان پاڵپشتمان و پشتیوانمان بن لە ڕاستیدا کاتێک ئێمە سەرۆکایەتی زانکۆی هەڵەبجەمان گرتە دەست ژینگەیەکی نوێ بوو ژینگەیەکی تازە بوو بۆ من ئەزمونێکی تازە بوو بەڵام قورس نەبوو قورس بوو بەڕادەیەک بەڵام مستەحیل نەبوو ئەگەر بینە سەر ڕاستەکەی بۆچی چونکە کاتێک کە ئێمە ڕۆشتینە ئەوێ هەم خەڵکەکان بۆ ئێمە تازە بوون ئەزمونەکە بۆ ئێمە تازە بوو بەڵام دوجار ئێمە وەکو زانکۆکان یاخود وەکو کاری ئیداری ئیش بە ڕێنمایی ئەەکەین ئیش بۆ ئەو ڕێنمایاناکەین کە لە وەزارەتەوە یاخود لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆماندا بەڵێ ئەمە لە ڕووی کارگەڕی و لە ڕووی ئیداریەوە بەڵام بەشەکەی تری کۆمەڵایەتیە بمانوێ نەمانوێ ئێمە کائینێکی کۆمەڵایەتین ئێمە بوونەوەرێکی کۆمەڵایەتین ئەبێ هەمیشە دەست و پەنجە لەگەڵ دەور و پشتمانە نەرمکەین بۆی بتوانین کارە یاسایی و کارگەڕەکانیشمان بە شێوەیەکی زۆر باش بەرینە پێشەوە بۆ ئەوە من هەمیشە بنەمای کارکردنی من ڕێز و خۆشەویستی لەگەڵ دەور و پشتەکەمە هەمیشە ئەوەم کردو بە بنەمای کارکردنم بۆی بتوانم لەگەڵ دەور و پشتەکەمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بگونجم ئەنجا دوجاریش لە ڕووی یاسایی و ڕێنمایی و کارگەڕەکان و کارەکان بەرمە پێشەوە بەتایبەت لە کۆمەلگای ئێمەدا ئەگەر ئافرەت لە ڕووی کۆمەڵایەتیەوە ینی کەمێک کراوە بێت ڕەنگە دووچاری قسە و قسەڵۆکی کۆمەلگا ببێتەوە و بە هەڵات تەفسی بە ئەو بابەتە کرانەوەی مەسلەی کرانەوەی ژن بۆ دیوەیان ناکە تۆ ئیتر هەموو شتێک وەکو ئەوە بێت کە تەفسیرە خراپەکەی پێ بکرێن بۆ دیوەیە کە تۆکو دایکێکی مێرەبان بی وەکو دڵسۆز بی لە باتی ئەوەی من بە جۆرێکی هەڕەشە ئامێز لەگەڵ دەور و پشتما مامەڵە بکەم نا بە جۆرێک مامەڵی لەگەڵ بکەم وەکو دایکێک مامەڵی لەگەڵا بکەم تا ئەو کاتێک کە دەور و پشتەکەی خۆت ئەناسی کە دەور و پشتەکەی خۆت ئەناسی زۆر ئاسانە کارکردن لەگەڵ یا تۆ کەسێک یەکەم جار نایناسی ئەبێ سەرنج بێ ئەبێ دیقەت بێ بزانی تا کوێ ئەتوانێت لەگەڵ تا مامەڵە بکە ئەگەر زانی تەندروستە و ئەتوانێت مامەڵەیەکی کارگەڕی و یاسایی و کۆمەڵایەتی باشکە ئەو ئەتوانی لەگەڵی بەردەوامی خۆ ئەگەر نەشتوانی وەکەم پرۆسەیەکی تر هەر کەسە ئەتوانی ئەو کاتە مامەڵەیەکی جیاوازتری لەگەڵا بکەیت ئێمە وەک سەرۆکی زانکۆ من وەکو سەرۆکی زانکۆ ڕاستە سەرۆکی زانکۆیەکی ژنم بەڵام هیچ کاتێ هەستم بە ژنبوونی خۆم نەکرد وەکو ژنێک مامەڵە بکەم لەویا وەکوتم بەدیوێکە بەدی و کۆمەڵایەتەکە بەڵام لە ڕووی ئەوەی کە ئیدارە بێت و کارگەڕی بێ نەخێر هەموو وەکو هەموو ئەو سەرۆک زانکۆ بەڕێزانەی کە پیاون ئێمە مامەڵەیەکی ئیداری کارگەڕی ئەەکەین لە پاڵی شاڕاستە ئێمە کچە کوڕ لە زانکۆکاندان هەمیشە من ئێستا ئەو داتایم لەلایە ئێستا ژمارەی ئەو فەرمانبەرانەی یاخود ئەوانەی کە لە پۆستەکانی زانکۆدان ژمارەی ژنان زیادی کردووە ئێستا چ وەک بەڕێوەبەر چ وەک سەرۆک بەش ژمارەیان زیاد کردووە داتاکە بۆ خوێندکاران چەند هێندە بووە خوێندکاری کچ ئێستا ژمارەیان زیاتر بووە لە چاو یەکەم ساڵ و دوم ساڵ کە من لەوێ بوو کە ئەمە دڵخۆشکەرە بۆ ئێمە کە ئەمە مای ئەوەیە کە ئەوان بە جۆرێک لە جۆرەکان سیرەکەن کە کەسێک لەوەیە گرنگیان پێەیە کەسێک لەوەیە بە جۆرێک لە جۆرەکان ئەتوانێت مامەڵەیەکی تەندروست بکات لەگەڵیان ئەمە وای کردووە کە
بەڵێ ئێستا زانکۆی هەڵەبجە بە پەیداکان ژمارەی خوێندکارانی کرد زیادی کردووە و ئەوەشی کە ئەیبینم لەگەڵ یاناوە ئاسوودن لەوەی کە لەگەڵ ژنێکە مامەڵە ئەکەن لەگەڵ کەسێکە مامەڵە ئەەکەن لیان تێئگات ئەزانێ داخوازیەکانیان چیە ئەزانێ چۆن مامەڵیان لەگەڵ بکە بە تایبەتی بەشە ناوخۆیەکان کە زۆر گرنگە تۆ پێشەوەی سەرۆک زانکۆبی ئەبێت دایکێکی دڵسۆزبی بۆ ئەوانەی کە لەبێن چکە من هەمیشە ئەوە بێنە ئەەکەم کە ئەم مناڵانە مناڵەکانی خۆمن لە زانکۆەکەمەوە لەسەر بەشە ناوخۆیەکان چکە زۆر جار گرفتیان هەیە چیت بۆ ئەو بابەتە کردووە خات و ڕێزان ئەو لانی کە ئێوە هەڵتان بژاردووە ڕەنگە قورسایەکی هەر زۆر بێت چونکە هەمیشە کاتێک کە ئافرەت لە مەجای سەربازیە کار بکە تووشیتانە و تەشەرێکی زۆری کۆمەڵگا بێتەوە. ئێوە چۆن توانیتانە بەو ئاستە بەرزە و بۆ پلانە بگەن و ئەو قورسایانە چی بوون کە تێتان پەڕانوە؟ بڵاهێزی پێشمەرگەی ژنان هەر لە سەرەتای دروستبوونیەوانە لە ماڵبەندی یەکی سلێمانی دروست بوو ئەو هێزە ئەبی ئەو هێزە زۆر بە گڕوتینێکی گەورەوانێ پاڵپشتی ئێمە بەڕێز مامجەلال بوو و لە سەرەتا وەکو مەفرەزەیە دروست بوو بەڵام ئەو هێزە لە مودەیەکی کەما زۆر گەورە دروست بوو بە 5 تیپەوانێ دروست بوو بەڕاستی کە بیدایەت دروست بووین ئەو وەختە جلی کەتافیە بوو لە بەرمانە کرد لەسەر جادا خەڵک گاڵتەی پێکردین توانجی تێئەگرتین تعلیقی لێ ئەیان دەیان تارە و تەشەنیان تێئەگرتین بەڵام ئێمە ئەوانەمان هەمووی تێپەڕان بەلامانەوە ئاسایی بوو لەبەر ئەوەی بەرنامەیە هەبوو بەرنامەی بەڕێز مامجەلال بوو کە ئەویست هێزێکی چەکگاری تۆکمەی ژنان بکاتەوە خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەدیش لەو بابەتەدا ڕۆڵێکی بەرچاوی هەبوو یەکێتی ژنانیش ڕۆڵی بەرچاویان هەبوو ڕێخستن ئێمە لە ناو ڕێخستنەکانەوە دروست بووین لە مەڵبەندی سلێمانی و لە وەختەشا ژنانی هەولێر و دوهۆک و کەرکووک و ئەمانەشی تیا بوو هەمووی دوایی هاتن لە مەڵبەندی سلێمانیەوانە دەستمان کرد بە تەدریبی ئەسکەری دوایی وای لێ هاو تەدریبی گەورەمان کرد ئێمە کێشەمان زۆر بوو بەڕاستی بەڵام گوێمان نەیە ئەو کێشانە گوێمان نەئایە ئەوەی کە چیمان پێ ئەوترێ لە ناو کۆمەڵگایە مەهامێکمان هەبوو ئەو مەهامەی یەکێتی بوو بیبین بەڕۆ ئیسپاتی کاژن کە ئەتوانێت چەک هەڵگرێت دەسەویە خەبووەستی ئیسپاتی کاژن کە ئەتوانێت سەنگەر بگرێ و ئیسپاتیشی کرد ئەوەی پاڵپشتمان بوو بەدەر لە حیزبەکەمان بەدەر لە سکرتێری حیزبە کە سوکارمان خۆم بۆ خۆم باوکم خواعافریکا یەکەم کەس بوو پاڵپشتم بوو ئێستش لە بیرمە ئەو ڕۆژەی بە جلە کەتافیەکانەوە چەکەکەم وەرگرچوومە ماڵەوتی ئۆه باوکە بە ساقە و بێ بۆ شان و کلاشین کۆفەکە و یعنی ئەمە مەهامێکە بۆ خێزان ڕۆڵێکی گرنگی هەیە خێزان لەگەڵ خێزانە ڕۆڵی گرنگی هەیە دووەمینی ژنمان لەگەڵ بوو ژن مناڵی هەبوو شیرەخۆرەی هەبوو بەجێ ئەیەش شەو ئەمایەوە حرەسیاتمانە گرت ئەگەر ژنێت چەکگار نەبێ مستەحیلە بتوانێت ئێستا ژن ئازادترە لەو سەردەمەی 96 کە ئێمە تیابووینە پێشمەرگە و فەوجی ژنانمان دروست کرد دوی شەو حرز بووینە لە جادە دوی شەو بە مەفرەزە دەرەچوین هەتا ماوەی بەرنمەیەکمان هەبوو لەگەڵ برایانی ئاسایشە شەو دەرئەچوین بۆ کەمین بۆ دەوریە لەگەڵ ئەوانە بەڕاستی یعنی لەگەڵ ئەوانە لە سیارەکەتدا ئەوەزین لەگەڵ ئەوانە بەپێی ئەوان سەر ئەکەوتین بەبێ ئەوەی جەسەتیان لیاقەیە کە ئەڵێژن بەڵێ ویستم پرسیاری ئەو بکەم ڕێزانخان هەمیشە دەوترێت کاتێک لە هەندێک مەجالدا کە ژن کار دەکات دەڵێن ژن بۆ ئەو بوارە نابێت لەبەرەوەی توانای جەستەی ژن ڕەنگە جیاواز بێ لە پیا بەڵام ئەوەی کە ئێوەی دەڵێن شان بەشانی پیاوان کارتان کردو کارمان کاتەم جیاوازیە بۆ هەیە ئەو جیاوازیە ئەوە من ڕێزم هەیە بۆ هەموو پیاوان هەموو پیاوێگنە بەڵام هەنێ پیا و پێی وایە ژن بەستەنها بۆ ماڵەوە بۆ چێژلێنان و بۆ بەخێوکردنی مناڵ و بۆ خۆشی خۆی ژن دروستە بووە بەڵام وان نییە ژنیش هەموو ئینسان کە ئەبێ لە دایک چ کوڕ بێ و چ کچ بێ هەمووی وەکو یەکە بێ لە دایک هەمووی بە یەکژانە بێ هەمووشی بەڕوتیە بێ لە دایک ئەوە کۆمەڵگایە ئەیگۆڕێت ئەیکە جیای ئەکاتەوە ئەیکا بە دەرەجە دوو ئەوەش کۆمەڵگایە پێشی ئەخا وەکو یەک سەیر ئەکرێ کە من لەگەڵ فەرماندەیەکی ئەسکەریە ئەوەستم هیچ جیاوازیەکم نییە لە توانا و لیاقە و هینە بەڵام ئەو بەو ئەقلێتەوە بیرەکاتەوە ئەو فەرماندەیەکی ئەسکەریە و پیاوە و ئەتوانێ هەموو شتێ بکات بەڵام منیش ئەتوانم بیکەم
کەی کە خۆم قەناعەتم بە خۆم بوو جەسەتێن و مێشکم کە خۆم بڕیارممە هەموو شتێ بکەم سڵ لە هیچ شتێکی کۆمەلگایە نەکەم ئەوانەیە ئەو وەختە ئەتوانم وە لە هێزی ژنانی شەوانەیە ژن وای لێ هاو من خۆم فەرماندەی فەوجی ژنان بووم داوام لە بەڕێز مام جەلال کرد داوای لە بەڕێز دەکەین ژنانیش ئەو وەختە دەوری ئەسکەری هەبوو ئەبوون بە زابط 9 مانگ بوو لە قەڵاچوالان بۆ یەکەم جار من بووم داوام کرد کە ژنان چنە دەورەی خولی ئەفسەری و پلەی ئەفسەری وەرگرن ساڵی 2000 وەجبەیە ژنمان ڕۆیی زۆریشی پێخۆش بوو هەتا جارێکیشیان لە کۆبوونەوەکە تی ئەو مەهامەتم زۆر پێخۆش بوو بۆ مێژوو ئەمێنێ ئیمڕۆ ژنان هەمووی کە بوونەتە سەرباز لەو ڕێگەی ئێمەوانێ کە داوامان لە بەڕێز مام جەلال کرد نووسراومان نایە لە کۆبوونەوەی لە قەڵاچوالان پێم وت پێم باشە ژنانیش بچنە دەورەی ئەفسەری تی زۆر باشە یەکسەر پێی خۆشیش بوو ژنان ئێستش لە بیرمە خاتو زێڕینمان هەیە لە هەولێر ئێستا لە وەزارەت ئیشەکە وتی لە دەورەی ئەسکەریە بوو ئەو چوو تی پیاوێک هاو لەوانەی لەگەڵ ما بوون پێوتم ئەو ئێوە کە سوکارتان نێ بەرەڵایەن کردو نردویانن بۆ ئێرە تەدریوی ئەسکەریەکەن لەگەڵ ئەم هەموو پیاوەیە وتی هیچ دەسم کرد بە پێکەنی تو مەتوانی بڕی لە کە سوکارەکەم پرسیت زانی هەمەیان نیمە یعنی پیاوان ڕێزم هەیە بۆیان هەنێکیان وایە ئێستش هەنێکیان وایە بەڕاستی ئێمە کێشەی زۆرمان هەیە لەگەڵ فەرماندا ئەسکەریەکانە هەنێکیان زۆر یعنی ڕێزیان هەیە بەڵام کەیەتە سەر مەسەلەی ئیشکردنی ژنان کەیەتە سەر پۆست و پلە لە فەرماندەی گشتیە بەس کۆمەڵی فەرماندەی ئەسکەری خۆیان بڕیارێن هیچ حسابێ بۆ ژنان ناکەن بەڵێ دەستخۆش دواترەگەڕێم وڵات ئەچمەوە بەها ڕابێ حەخان باسمان لە ڕۆڵی خێزان کرد کە چەند گرنگە خێزان پاڵپشتی ژنان بن جا باوکە برایە هاوسەرێکی باشە یعنی هەرێکێک لە ئێمە کە لە کارێک داین و ئەگەر لەو کارەدا بەرەو پێشچوونێک هەبێت بێگومان دەبێت کەسێکە بێ پاڵپشتێ بێ خێزانەکەت جەنابتان کە ئێستا لە بەغان ینی لەگەڵ هەموو قورسایی کە لەسەر شانتانە باست لەوە کرد دەچنە پرسەوە هاوشانی پیاوەکان ینی لەم کاتەدا خێزانەکە تا چەند گرنگە ڕۆڵی ئەوان تا چەند گرنگە بۆ ئەوەی کە تۆ ئەو کەسەبی کە خۆت ئەتەوێ بەڵێ بەدڵنیاییەوە کە خێزان ڕۆڵی سەرەکی دەبینی لەوەی کە ژن بچێتە پێشەوە چکە لە سەرەتای ژیانی کە منداڵ لەدایک دەبێ کوڕ و کز ئەگەر لە ناو خێزانەکەی هەستی نەکرد جیاوازیەک هەیە لەگەڵ برای بۆ نمونە کچەکە لەگە کوڕەکە هیچ فەرقێکی نەبی دوایە کە گەورە دەبێ خوێندن تەواو دەکا یاخود زانکۆ تەواو دەکە جیاوازیەک نەبێ ئەو کاتە متمانەیەک بەخۆی پەیدا دەکا بە تایبەتی کچەکان متمانە پەیدا دەکەن و بەنسبەت ئێمە بەڕاستی من خۆم لێرەوە سپاسی خێزانەکەی خۆم دەکەم لە مناڵیەوە من هەستم نەکردیە لەگەڵ براکانم جیاوازیەکم هەبوو بی دایک و باوکم ڕۆحیان شاد بێ هیچ جیاوازیەکیان لە نێوان ئێمەدا نەکردووە لە ڕووی خوێندنەوە کە یەکەم زار ناوم لە زانکۆی بەغدا دەرچوو ڕاستەکەی من زانکۆی بەغدام تەواو کردووە لەوانەیە زۆر کەس ئەو کاتە باسی کرد بێت چۆن دێڵن خانەوادەکەی کچەکەیان بچیتە بەغدا بخوێنی یا خوێندن تەواوکە لەوانەیە ئەو کاتە زۆر کەس کچەکانی نەنارد بیتە بەرخوێندنیش بەڵام من توانیم لە بەغدا کە کۆمەلگایەکی جیاواز بوو زمانی جیاواز بوو چەند سعاتێک دوور بوو لە شارەکەی خۆمان لە هەولێرەوە بێمە بەغدا توانیم زانکۆ تەواوکەم بەبێ ئەوەی جیاوازیەک هەبی لەوەی برێن وەڵاو کچە نابێ بچی لەوێ خوێندن تەواوکە ئەو وای کرد من متمانەیەکی زیاترم بەخۆ بێ کە لەناو کای سیاسیش کارم کردیە بە هەمان شێوە هیچ ڕۆژێ لە ڕۆژان لە خانەوادەکەم ئەویان جیاوازیەکیان نەکردەوە کە تۆ کچی نابی لەو بوارە ئیش بکە یاخود ئەو ئاراستەیە هەڵبژێری بە پێچەوانەوە لەوانەیە زۆر پاڵپشتیشم بن هاوکاریشم بن بەوەی کە من ئێستاش لە بەغدا بۆیە بە هەموو سیقەیەکەوە لەو بوارە کار دەکەم و دەتوانی لە دەوروبەری شوانی تریش بپرسی کە ڕادەی سەرکەوتنم لە چه ئاستێکدایە و لە ناو کۆمەلگەکەشە ئێمە دەبێ وا بکەین کۆمەلگە ڕابێنین لەسەر ئەوە ئەگەر من هەموو کاتێ لە ژوورەوە دانیشم یاخود لە ناو بارگای حیزبەکەمەوە دانیشم نەچمە دەرەوە تێکەڵ نەبم بە کۆمەلگا لەوانەیە نە کۆمەلگا من ئەناسێ نە من ئاشنا دەبم پێیان یاخود ئەو کاتە برێم وەڵا لەوانەیە قسەم لەسەر بکەن نەخێر بە پێچەوانەوە کاتێک من ئەچمە ناو پرسەیەک یان بۆنەیەکی سیاسی یان کۆمەڵایەتی
کە دەبینم زۆرینەی پیاون بەڕاستی زۆربەی لە بەغدا کە دەبینم حیزبە سیاسیەکانیش کاتێک مەراسیمێکی حزبیان هەیە دەبینم ڕێژەی پیاوەکان زۆر زیاترە لە ژنەکان بەڵێم نابێ ئێمە جێ بدەینە ئەوەی کە ژمارەی ژن لەوێ حزوری کەمە بە پێچەوانەوە دەبێ بچین ئیسپات وجودی خۆمان بکەین دەبێت ڕوانینی کۆمەلگا و پیاوەکان لەسەر ئافرەت و لەسەر ژن بوون بگۆڕێت. بەدڵنیاییەوە ئێمە دەتوانین تێڕوانینەکە بگۆڕین و من ئێستا لەو ماوەیە کە لە تەمەنما لە زووەوە دەستم کردووە بە کاری سیاسی و لە دەرەوەی شارەکەی خۆم خوێندنم تەواو کردووە توانیمە بە جۆرێکی وا ئیدارەی بدەم و سەرکەوتوو بووم کە بمە نمونەیەکی باشتر بۆ ئەوانی دەوروبەریش و تەژیعی خەڵکی تریش بکەم بە تایبەتی من لێرەوە ئامۆژگاریم بۆ ئەو کچانە کە بە هەندێکیان هەیە کەمتر دەچنە بواری سیاسی هەڵدەبژێرن پێم باشە بە ئەو بوارش ئەوەی ئارەزوی تێدا هەیە تاقی بکاتەوە چونکە ئەگەر کچێک لە سەرەتادا خولیای سیاست نەبێ ناتوانێت پەرلەمانتارێکی سەرکەوتوو بێ یاخود وەزیرێکی سەرکەوتوو بێ یاخود قایمقامێکی سەرکەوتوو بێ یاخود بتوانێت لە ئەنجومەنی پارێزگاکە سەرکەوتوو بێ لە ئیداریەکەشە سەرکەوتوو بێ بۆیە پێم باشە بە ئەوەی حەزەکە ئارەزوی سیاسەتی هەیە بچێتە ناو ئۆرگانە حیزبیەکان کار بکە بە تایبەتی ئەو متمانەی وەکو یەکێتی نیشتیمانی بەڵێ ڕابێ ئەو متمانەی کە بە تۆ درات چ لە ناو خێزانەکەت ئەو متمانەی کە خۆت بە خۆتت هەیە و داوا دەکەی کە لە مەجای سیاسەتدا کچان بێنە پێشەوە بۆ کچەکانی خۆت ئەم متمانەی ئەبەخشی بەدڵنیایە من خۆم مناڵم نییە بەڕاستی ئەگەر هاوسەریم پێک نێناوە بەڵێ مەبەستەکەم ئەوەیە ئەو کەس مەبەستەکەم ئەوەیە کاتێکە لە مەجالێکدا ژنێک سەرکەوتوو دەبێت تا چەند ئامادەیتیایە بۆ کچەکانی خۆشی هەمان شت بکە بەڵێ بەدڵنیاییەوە پێویستە کە خۆت بوارێکە هەڵبژارتەیدا سەرکەوتوبی هانی ئەوانی تر بدە ئێستا من لە مەڵبەند ژمارێکی زۆر کچەیە دێنە مەڵبەند بەڕاستی تەژیعیان دەکەم دەرێن من ببینن چۆن ئەو قۆناغانم تێپەڕاندێ بووم بە ئەندامی سەرکردایەتی و لێ پرساوی مەڵبەندم ئێوەش وەکو کچی خۆم وەکو خوشی خۆم ئامۆژگاریتان دەکەم ئەگەر هەستان لەو ڕێبازەیە هەستان لەو بوارەیە دەتوانن بەردەوام بن و هەوڵ بدەن بەڵام نابێ شەرم بکەن نابێ لە بۆ هەموو شوێنەکە برێن ئەگەر باوکم لەگەڵم نەبی ئەگەر برام لەگەڵم نەبی ناتوانم بچمە شارشتکە یان ناتوانم بچمە دەورەیەک ناتوانم سەفەر بکەم ئاعتیمادتان لەسەر خۆتان متمانەتان بە خۆتان بێ ئێمەش پاڵپشتانین بۆ ئەوەی بتوانین زۆرترین ژن بینەنە ناو ڕیزەکانی سیاست و ناوکایی سیاسی تا بتوانین زیاتر ژمارەی زۆر لە ژن هەبێت چونکە بەڕاستی زۆر جار دەبینین لە هەندێک ئۆرگانی حزبی پێویستیمان بە ژنێکی گونجاوە ژمارەی ژنەکان کەمترە ڕاستی ئێمە لە پەیڕەوی ناوخۆیە بۆ هەموو ئۆرگانێک 125 کەمتر نەبێ بەڵام لە بۆ هەندێک ئۆرگان زاروێ ژنمان دەست ناکەوێت چونکە کەمتر دێنە ناوکایی سیاسی بۆیە لێرەوە ئامۆژگاری هەموو ژن و کچان دەکەم کە ئەگەر خۆیان لە ناخیاندا حەزەکەن لە مەجای سیاسیە کار بکەن بابێن بۆ ئەوەی لە ناو بواری سیاسە دەستان خۆش بە تایبەتی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر پاڵپشتی ژنان دەکرێت و هیچ ڕۆژێک لە ڕۆژان لە ناو بارگای حزبی هەستم نەکردووە جیاوازیە کەبی لە نێوان من و پیاوێکە زۆر باشە دەست خۆش دواترە گەڕێمەوەلات دەستان خۆش بێت دواترە گەڕێمەوەلات دکتۆرە مەهابات باست لەوە کرد بە تایبەت بۆ ئەو خوێندکارانی کە کچن و لە زانکۆکەیە گرفتێکیانەیە زیاتر بۆ بەشە ناوخۆیەکان ڕەنگە ئەم گرفتە بەرەوکی ئەوان بگرێت بۆ ئەم بابەتە خۆت وەک ژنێک ینی تا چەند لە نزیکەوە ئاگاداری کێشەکانیانی بە دوواداچوون بۆ کێشەکانیانەکەی بە دوای چارەسەردا لە ڕاستیان نەکتەنها بۆ کچەکان بۆ کوڕەکانیش بە هەمان بێگومان زۆر جار کچەکان کاتێک کە دێنە لای من کاتێک کە یەنە ژوورەکەی من دڵی خۆیان ئەکەنەوە ئەوەی لە ناخیانە دەری ئەبرن لە هەموو بوارەکانە لە هەموو بوارەکانە لەوانەیە ڕوون بێ بۆ ئەوە کە بەستم لە چییە تەنانەت لە ڕووی باری داراییانەوە لە ڕووی کۆمەڵایەتیانەوە لەوەی کە چۆن مامەڵە بکەن لەگەڵ دەور و پشتی خۆیانە لەگەڵ مامۆستاکانیانە نەگیان لەوانەیە لە ڕوویان نێ هەنێکیان بێنە لای من بەنامە
نامەم بۆ دەنێرن دکتۆر ئەوە کاتە کۆنتاکتێکی من کۆنتاکتی ئێجگار باشم هەیە لەگەڵ خوێندکارەکانمان و ئەو کەسەشی کە بەڕێوەبەری بەشە ناوخۆیەکانی کچانە بە هەمان شێوە ڕایەڵەیەکی ئێجگار باشە لە نێوان من و لە نێوان کچەکانە چونکە ئەویش بە هەمان شێوە پەیوەندێکی ڕاستەخۆی هەیە لەگەڵیانە ئەمە وای کردو کە ئێمە وەکو تیمێکی یەکگرتوین لەو زانکۆیە بە تایبەتی لەگەڵ بەشە ناوخۆیەکانە هەم کچان هەم کوڕان من کوڕەکانیش زۆریانە لام و دەردی دڵی خۆیان زۆرجار لە لای من هەم بەنامە هەم بە جۆرێک لە جۆرەکان چکە خۆتان نەزان بارودۆخی ئابووری خەڵک ئێستا باش نییە بە تایبەتی لەو ڕۆوە زۆر جار بەڕاستە و خۆ بێ بە ناڕاستە و خۆ بێ ئەم پەیامە بە منەگە منیش ئەوەنی لە تواناوی شخصیما بێ یاخود دەور و پشتەکەمان هەبێ هەوڵم ماوە بە هەر جۆرێک بێ بۆیان چارەسەرکەین بەڵام ئەمەی کە گرنگە بۆ ئێمە و پرسیاری کە لە ڕابێحەکانی کرد ئەوەی بۆ خۆتان و بۆ کچەکانتان بێگومان ئەمام ئەو ئەزمونە کاتی خۆی کە من لە هەولێر وەرگیرام دراوسەکانمان بەدایکمیان وتبوو چۆن کچەنێری بۆ هەولێر چۆنە بێ کاتی تۆزێ ئاسان نەبوو ئەو کاتە ئەم مەزمونە بۆ من دووبارە بۆ کاتێک کچەکەم کە بوو بچێتە زانکۆ لە پۆلی 12 بۆ زانکۆ من کچەکەم ناردە دەرەوەی وڵات خەڵکی وت چۆن کچێکی 8 ساڵە نێریتە دەرەوە هەر لەم 1-2 ساڵە وتم من متمانم بە کچەکەی خۆم هەیە کات ئەوەی بۆ خۆم بۆ هەمان مێژوو خۆی دووبارە کردەوە من ئەوەم بۆ مناڵەکانی خۆشم ئەوەی کە بۆ خەڵکی بەڕەوا ئەبینم بۆ مناڵەکانی خۆشم بە هەمان شێوەیە ئەستەنگەکان ئاسان نین تێپەڕن بەس ئەگەر ئێمە هەنگاونەنین ئێمە ومانانینین ئەیکی هەنگاو بنێ ئەبێ ئێمە لە خۆمانەوە دەست پێ بکەین خۆمان پێشەنگ بین خۆمان دەست پێشخەر بین لە هەموو ئەو شتانی کە ئێمە خۆمان بڕوامان پێێتی هەنێشت هەیە هێڵی سوورە بۆ ئێمەش هێڵی سوورە و بۆ خەڵکی تریش هێڵی سوورە ئێمە ڕێگە بە مناڵەکانی خۆمان نین ڕێگە بە مناڵی خەڵکیش نین ئەو جۆرە بە جۆرێک لە جۆرەکان لەو ڕوانگەی و پرسیارم کرد زۆر جارێک دەبینین ژنێک لە مەجالێکدا سەرکەوتووە کاتێکە چاوپێکەوتنێکی لەگەڵدا دەکرێت دەڵێ حەزەکەی مناڵەکانە هەمان ڕچکەی تۆ بڵنەوە دەڵێت پێم باش نییە لەبەرەوەی ئەو پرسیان و ئاسنگیانی من بینیم نامێ ئەو دووچاری بێتەوە ئەوە لەو ڕوانگەی ڕاستە بێگومان ئێمە هەمانەوێ هەموو ئەو شتە باشانەی کە هەمانە مناڵەکانی خۆمان و مناڵەکانی خەڵکی تری بە هەمان ئەو ڕێچکانەیە بڕۆنەوە ئەو ئەزمونانە تاقیکەنەوە هیچ شتێ مستەحیل نییە هیچ شتێک ئاستانگە کە ئەوەنە گەورە نییە نتوانی بەسەر یازاڵبی گرنگەوەی ئێمە هەموو ئێرادەمان هەبێ متمانەمان بە خۆمان و ماڵ و مناڵ و کەسوکارمان هەبێ چۆن دایکەمە و متمانەی بەخشی بە منیژە و متمانەیە بە مناڵەکانی خۆم بەخشن من هەمیشە لە ماڵیشەوە کچی گەورەی ماڵەکە بۆم دایکم بەردەوامی متمانی پێبەخشی و وەکو سەرکردەیەک دایم هەمیشە مامەڵی لەگەڵا کردوم ئەمە وای کردو کە من دایمە هەمیشە وا بکەم کە ئەو شتای کە ئەمەوێ هەوڵی بۆ بم بۆی تێبکۆشم هیچ کاتێ کۆڵ نەدەم و ئەمەش حەزەکەم هەچی کچانی دنیا هەیە بەم جۆرە بن بە تایبەتی کچانی هەرێمی کوردستان تکایە ئەوەی هەتانە هەوڵ بن بۆی تێبکۆشن هیچ شتێک ڕێگە دەست بێنێتە ڕێگەتان پیاوان بە تایبەت لە مەجای کارکردنی ئێوەدا ئەوەندەی پشتیوانتانن یاخود دژایەتیتان دەکەن مەبەستەکە ئەوەیە باست لەوە کرد وتت زۆر جار دژایەتی ئێمە دەکرێت بەوەی کە ناهێڵن بەرەو سەرەوە بڕۆین و سەرکەوتنی زیاتر کەواتە لە مەجای ئێوەدا ئەوەندەی کارتان کردووە ساڵانێکە پیاوان زیاتر پشتیوانتانن یان دژایەتیتان خۆی بەدەمی ئەڵێ پشتیوانتم بەڵام کێتە سەر کار و ئەمەل هیچی پشتیوانە نییە زۆر بەکەمی پشتیوانی و هەیە ئەوەی بە شخصی و بە ڕسمی هەتا ئێستا پشتیوانی ئەو فەوجی ژنانەی کردبێ بە ڕزمام جەلال بوو بە ڕسمی ئەوەی کە پشتیوانیکی تونی کردیانی کە بە توانە و قووەتی خۆیەوانێک کە ئیمانی بەوە بۆ ژنێ هێزێکی پێشمەرگەی ژنان هەبێت و بەرەو پێشکەوتن بڕوا ئەو بووە بەڵام کاتێک کە ئەچینە لای فەرماندا ئاسکەرەکانی فەرماندەی گشتی ڕاستە پشتیوانی تەکا ڕێزە لێ ئەگرێ بەڵام کێتە سەر کار و عەمەل وانە ئەو گرنگی بە بەرامبەرەکەی خۆی ئەیات بە تۆی نایەت ئەو گرنگی بە فەوجێکی پیاوانی ئەیە بە فەوجی ژنانی نایەت یعنی ئێوەستان بەجیاوازیە کردووە بەڵێ زۆریش هەستمان پێ کردووە دوای 26 ساڵ ئەو فەوجە پوکاوەتەوانێ لە باتی ئێستا ئەبوایە لیوا بواە من ساڵی 2003 فەرماندەی ئەو فەوجە بووم بە ڕێزمام جەلال نامەیەکی یامیە بەدەستی تی ئەو فەوجە بکەنە فەرماندەی بە نامەیەک ئێستش لە یادمە بە سۆفتێکی سەوز نووسی بووی هێنام بۆ کاک مستەفای سەیقایر بەڵام ئەو نەیهێش بێ بە فەرماندەی تێگەی لەو ساوانەی هەر بە فەوج ماوەتەوە لە باتی ئەوەی زیاکە ئێستا زۆر کەمی کردووە ئەنی ئەو برادەرانی فەرماندەی هەر کەسە هەستاوە 20 و 30 و 40 لەو فەوجەی بردووە بۆ خۆی
بۆ ئیشکردن و کارکردن لە بەشەکەی خۆیان لەو فەوجەی کەم کردوێتەوە نییە لە باتی ئەوەی گرنگی پێبەن لە ڕووی چەکەوە لە ڕێی معنەویاتەوە لە ڕووی تدریبەوە تدریبیان زۆر کردووە لەگەڵ ئەمریکیەکان لەگەڵ ئیتالیەکان هەندێک جار ژنەکان یەکەم بوون لەسەر کوڕەکانی شەوانە بەڵام ئەمانە نەبووتە ئەوەی کە گرنگی پێبیری باشە ئەی ژنان خۆیان ێستا بەڕێستان کە ساڵانێکە لەو مەجالەدا کار دەکەن بۆ ئەو ژنانی کە دواتر دێنە ئەو بوارەوە چیتان کردووە دڵسۆزی ئێوە لە چیدایە چۆن دەتوانن هاوکاریان بکەن من ئەوەی بتوانم هاوکاری ئەو ژنانەکەم لەو فوجی ژنانەوە ژن ئەتوە هەموو بەشەکان ناوخۆش ئێستا لە مەتارە لە ئاسایشە لە شوڕتەیە لە هەموو بوارەکان لە فوجی ژنانەوە ژنوای لێ هاوچێتە سلکی ئەسکەریەوانێ ئەتوانم بڵم یەکەم حیزب یەکێتی نیشتیمانی بوو توانی ژن بکاتە پێشمەرگە و حیزبەکانی تریش ئێستا هێزی چەکداریانەیە لە هەموو بوارەکانە لە وەزارەتە لە شوێنەکانە ژنی سەربازیان هەیە ژنی ئەفسەریان هەیە ئێمە شتێکی تریشمان ڕەت کردەوە بەڕاستی شتێ هەبوو پێی ئەوترا بە دەلتەحیە وەختی خۆی لە حکوومەتی عێراقیە بوو حکوومەتی عێراقی مەجموعەیەکی کەم ژنی هەبووە سەرباز ئەو سەردەمە بەڕاستی من زۆریش ئاگایر نیم لەوە ئەوەی کە باسەکرێت هەبووە ئەگوایە مانگی ئەڵەن 25 دیناری ئەو وەختەیان ناونەتێ لەوەی کە پرسیومە بۆی کە پیاوان تەحیە بۆ ژن نەکەن من ئێستش لە یادمە کاگلیوە سمکۆ نردی بە دوامە ئەو وەختە لە یاد منێت ساڵێک بوو وتی کتابێ بکە کاگلیوە سمکۆ بزانم ئەو وەختە مەسوول پشتیوانی دوو بوو وتی کتابێ بکە با بەدەل تەحیەتان بۆ سەرف بکەین وتم من ڕەدیەکەمەوە نامانەوێت تی چۆن ئەوە یاسایەکی عەسکەری وتم ئەو یاسایی حکوومەتی عێراقی ئێمە هەموو قانونێکی عسکەریمان ڕەت کردوتەوانێ ئێمە چەکمان هەڵگرتووە دژی حکوومەتی عێراقی ئێمە ئەوە ناکەین کاری پێ ناکەین وتی پیاوان تەحیە وتم بە مروری زەمن خۆی بە تەبیعەت ناکرێت بەڵام بۆ منەجمەکەی شانی ئەکا ئیتر ئەوان ئیرادایان چەنە ئەیکەن نایکەن هەر بە مرور وای لێ بیکەن دەستان خۆش بێ دەستان خۆش بێ ئەچمەوە بەغداد ڕابیحە خان دواوتی خۆتان زۆر بە کورتی سپاس دەکەم کاتی بەرنامەکەم کەمی کرد بەڵێ بەڵێ من حەزەکەم لە ڕێگەی ئەم بەرنامە جوانەوە پامێک ئاراستەی ژنان بکەم بە تایبەتی لە 8 مارسە کە دووبارە 8 مارسیان لێ پیرۆز دەکەم بە دوو خولیای ئاواتەکانی خۆیان بکەون کۆڵ نەدەن دەتوانن زاڵ بن بەسەر هەموو کۆسبووتەگەرەیەک هەموو کاتێک ناکرێ قسەی کۆمەلگا زاڵ بێ بەسەریان ڕێگریان لێ بکە لەوەی هەنگاو بنێن بۆ پێشەوە بەڵکو دەبێ ئەوان هەموو ئەو قسەی کۆمەلگا پاکەنەوە لەسەر ڕێگەی خۆیان بەڵام دەبێ هەندێک زار خۆ گونجاندنیش هەبێ بۆ ئەوەی تۆ سەرکەوتن بەدەست بێنێ چۆن من ئێستا لە بەغدا ئەبێ خۆم بگونجێنم چونکە پڕە لە بۆنەی ئاینی زیاجە پڕێ لە بیر و بۆچوونی جیاجە ئەبێ خۆم بگونجێنم بۆ ئەوەی سەرکەوتوتر بم لە کارەکانمە بۆیە ئامۆژگاری ئەو ژنانە دەکەم کە ئارەزوی خۆیانیان لە گۆڕنەنێن لەبەر خاتری قسەی کۆمەلگا و قسەی ئەولا بەڵکو ئەوان هەوڵ بدەن ڕێگەی خۆیان پاکەنەوە و کۆڵ نەدەن تا سەر دەکەون و ئامانجەکان دەستان خۆش بێت ڕابیحە حەمەد ئەنجامی سەرکردایەتی یەکێتی بە سپاسەوە لە بەغداد و لەگەڵمان ئامادەی هەبوو دکتۆر مەهاباد کامی سەرۆکی زانکۆی هەڵەبجە سپاس بۆ بەڕێزیشتان ئەمید ڕێزان ڕەشید فەرەج سەرپەرشتیاری فەوجی ژنان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون پانۆرامامان پێشکەشکردن شاد و بەختەوەر بن